بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. دواي سورة النحل دسين سر سورة المؤمنون كذا كويت لا فرا سيصة تلودو جزء هجدهما طبعا لقرآن دا. سورة المؤمنون ناوكي ديارة طبعا ناوكي بخوة يعني سورة إيمان داران أو سورتي كتيدا سرتاكي وصف إيمان داران دكا بناسي إيمان داران دكا صفة إيمان داركان والصفة كد بيوزد الإيمان داران ده بباسي دكا. سورة المؤمنون طبعا مكية، سورة مكية كان همو ما دەزانین طبعا بابەتەکانی ناوی زۆرتر چارەسەری بابەتی تەوحید و یەکتاپەرستی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بابەتی زیندووبوونەوە زۆرتر یەکتاپەرستی و یەکخواناسی کە بتپەرستەکانی مەککە و خەڵک ئەو کاتە لە خواناسین و لە یەکتاپەرستیدا کێشەیان هەبوو. پاشان لە پەیام و پێغەمبەرایەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم گرفتیان هەبوو و کاتێک باسی زیندووبوونەوە دەکرا ئینکاری زیندووبوونەوەیان دەکرد. بۆیە خوای پەروەردگار لە سەرەتای ئیسلامەتیدا زۆرتر ئەو بابەتانەی جەخت لەسەر کردوونەتەوە و بۆ هەر کەسێکی دیکەش کە تازە بێتە ناو دین و ناو ئیسلامەتی بە بێگومانی پێویستە لە بابەتی عەقیدە و بیر و باوەڕەوە دەست پێ بکا کەسەکە. ئینسان هەتا عەقیدە و بیر و باوەڕی بەخوا و بە پایەکانی ئیمان دانەمەزرێن لە دڵدا عیبادەت و خواپەرستیەکان بشکا بە کەڵکی هیچی نایەن. پاشان ئێمە دینمان لە ڕێی چێوە پێگەیشتووە لە ڕێگای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. کەسێک کەمترین گومانی لە پێغەمبەرایەتی پێغەمبەردا هەبێ صلی الله عليه وسلم دیسان ئیستیفادە لە ئیمانەکەی و لە ئیلتیزامەکەی ناکە. بۆیە دەبێ قەناعەت بەو کەسانە بکرێت کە خۆیان بە موسڵمان دەزانن کە پەیام و پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم کەمترین گومانی تێدا نییە. و پاشان تەوان خوا بۆ دنیای دروست کردووە و ئێمەی بۆچی هێناوینەتە دنیا؟ بێگومان بۆ ژیانێکی دیکەی هەمیشەیی. دنیا تەنها مەزرعە و کێڵگە و وەک دەڵێ قۆناغ و وەک دەڵێ سەرەتایەکە بۆ گەیشتن بە قیامەت. ژیان لە دوای مردن ڕادەست پێ دەکا. بۆیە ناکرێ ئینسانی ئیماندار لە بابەتی ئیمانبوون بە قیامەتدا کێشەی هەبێ. بۆیە سوورەتە مەکیەکان زۆرتر ئەو بابەتانە دەوروژێنن و هەر لەو سوورەتەدا تەوان کۆمەڵێک بەڵگە و نیشانەی علمی زانستی عاقڵی بەرجەستە و بەرچاو خوای پەروەردگار باز دەکا هەم لەسەر دەسەڵاتی خۆی و هەم لەسەر یەکتایی خۆی و پاشان کۆمەڵێک قیسە و بەسەرهاتی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت و دواتر نەتیجە و سەرنجامی ئیمانداران و هەروەها سەرنجامی ئەو کەسانەشی کە دژایەتی پێغەمبەرانیان کردووە سەلامی خۆیان لەسەر بێت. سوورەتی المؤمنون وەکو باسمان کرد مەکیە تەمەن 118 ئایەتە لە قورئانێدا ڕیزبەندیەکەی تەوان 20 لە ڕووی تەرتیبی ناو قورئانەوە 23ە، بەڵام لە ڕووی دابەزینەوە دوای سوورەتی ئەنبیا تەوان دابەزیوە و هاتۆتە خوار. سەرەتای سوورەتەکە تەوان بە ئەداتی تەوکید دەست پێ دەکات، دەفەرمێت قەد ئەفلەح المؤمنون. قەد ئەفلەح بێگومان سەرفراز بوون ئەوانەی کە باوەڕدارن. نافەرمێت سەرفراز دەبن و بەختەوەر دەبن، ها دەفەرمێت سەرفراز بوون بەختەوەر بوون ڕزگاریان بوو لە ناخۆشیەکان لە ناڕەحەتیەکان لە ئاگر لە جەهەنەم. چێ؟ المؤمنون هەرچی ئیماندار بێ هەرچی باوەڕدار بێ. بەس چێ باوەڕدارە و چێ خوای گەورە بە باوەڕدار قبوڵی دەکات؟ ئیمانداریەتی تەنها قسە نییە، تەنها هەویە نییە، تەنها ئیدعا نییە. ئیمانداریەتی کۆمەڵێک سیفاتن خوا دیاری کردوون و دەبێ خوا لێت قبوڵکە. قەد ئەفلەح بێگومان سەرفراز بوو بە معنای ئەوەی گەیشتە بەهەشت، لە ئاگر ڕزگاری بوو، لە ناخۆشیەکان ڕزگاری بوو. المؤمنون ئەوانەی کە ئیماندارن. جا بۆ بەڕابردوو هێناویەتی بێگومان ئەوەی کە ئیماندار بێ سەرفراز بوون و بەختەوەربوونیەکەی مسۆگەرە. ئەگەر لە ئیمانی خۆت دڵنیابی لە باوەڕی خۆت دڵنیابی سوێندی لەسەر خۆت خۆ کە ناچی ئاگر و وەخوای گەورە دەخاتە بەهەشتێ هیچ گرفتێکی تێدا نیە. ئینسان کە لە بینی خۆی و خوایدا لەگەڵ خوای گەورە ساغ بێ. بۆیە بەبێ گومانی هیچ دوودڵیەک
نییە لە هەر کەسێکدا کە سیفەتی ئیماندارانی تێدا بێت و خوا بە ئیماندار قبوڵی کرد حتمەن خوای گەورە ئیمانداران نەتووشی ناخۆشی و ناڕەحاتی دەکات لە ناو قەبر نە ئەو کاتەی کە زیندوو دەبنەوە و نە لە ئاگریش سزایان دەدا بەڵکو دایان خاتە بەهەشت بۆیە کە دەفەرمێ ئەفلەحە یعنی لە هەرچی ناخۆشی و ناڕەحاتی و لە هەموو ناڕەحاتیەکان ناڕەحاتتر ئاگرە خوا ڕزگاری کردوون دەری هێناون بڕیاری چوونە بەهەشتی بۆ داون قەد ئەفلەحە بێگومان سەرفرازن بەختەوەرن ئەلمؤمنون ئەوانەی کە ئیماندارن ئیمانداران چێن صفەتی یەکەمیان الذینە ئەو کەسانن هم کە ئەوان فی صەلاتهم لە نوێژەکانیاندا لە ناو نوێژەکانیاندا خاشعون ملکەچن دڵیان لە کاتی نوێژەدا بە ئاگایە خاشع کەسێکە کە لە ناو نوێژەدا ئاگای لێیە چی دەڵێ دەزانێت لە بەرامبەر چێدا ڕاوەستاوە دەزانێت قسە لەگەڵ چێدا دەکا و دەزانێت چێ دەدوێنێ و لە دیدار و لیقای چێدایە چونکە نوێژ دیدار و لیقای تاک تاکی ئینسانەکانە لەگەڵ خوای پەروەردگار ئەگەر چوویە ناو نوێژە هەستت کرد وا حسابت کرد خوای گەورە لە بەرامبەرتە و ڕاستەوخۆ پەیام و گفتوگۆت لەگەڵدا دەکا و تۆش بەبێ هیچ نێوانێک قسەی خۆت دەنگی خۆت دەگەیەنی بە خوای پەروەردگار ئەو کەسانە خاشعن ئەو کەسانە ملکەچن بۆیە ئەو کەسانەی لە ناو نوێژێدا هەستیان هۆشیان بیریان کەم دەڕوا بە ئەندازەی کەم ڕۆیشتنی فیکر و بیرت لە ناو نوێژێدا بۆ دەوروبەری نوێژێ ئەتۆ خشوعەکەت دەرەجەکەی بەرزترە ئەها عولەما و زانانی پێشین ئەوانەی کە زۆر خواناس و زۆر بۆ خوای یەکلا بووبوونەوە کە دایان دەبەستە نوێژێ نیان دەزانی چێ بە پێشیاندا دەڕوا و چێ بە تەنیشتیاندا دەڕوا و تەنانەت هەبووە لە ناو نوێژێدا دەڵێن لە سەلەف و پێشینە چاکەکان قاچی بردراوەتەوە هەستی پێ نەکردووە بۆ چونکە وا تێک هەڵبووە لەگەڵ خوای پەروەردگار بۆیە ئەگەر ئەو دەرەجەیەش نەبێ ئینسان دەبێت لە ناو نوێژەدا لایانی معنەوی لایانی دڵی جا عولەما دەفەرموون چۆن بزانین طبعا بەرامبەر لە نوێژەدا خاشیع و ملکەسە بێگومان ڕواڵەتش تەسیری هەیە ئاگامان لێ بێ ها لە شوێنی کە خوا دەفەرمێ الذین یوقیمون الصلاة وایە ئیمانداران ئەوانن کە نوێژێ دەکەن یوقیمون الصلاة گوتمان ئەوانن کە هەم شکڵی نوێژەکەیان جوانە وایە هەمیش دیوی ناوەوەیان لایانی معنەویان بەهێزە لە کاتی نوێژکردندا ڕواڵەت تەسیری هەیە عولەما دەڵێن ئەگەر کەسێکت بینی لە نوێژەدا زۆری دەست جوڵاند و زۆر سەری جوڵاند و زۆر حرەکەی کردن بزانە دڵشی خشوعی زۆر تێدا نیە چونکە دڵێک لە نوێژەدا زۆر خشوعی تێدا بێ جوانترین نوێژش دەکات شکڵی نوێژەکەشی شکڵێکی جوان دەبێت بۆی ئەگەر بمانەوێت لە نوێژدا زۆر خاشیع بین چاکتر وایە طبعا ئەرکان و شێوازی نوێژکردنەکەمان لە ڕووی ظاهریەوە هەرچەندە بۆ خەڵکینا بۆ ئەوەی خوالێت قبول کات لانی ڕواڵەتی ظاهری نوێژەکەت بە ئەرکان و واجباتەکانی کە لە کتێبە فقهیەکاندا باسکراون لە دابەستنە نوێژەوە لە فاتحا خوێندن لەو قورئانەی کە دەیخوێنی لە ڕکوع لە سوجدە بەتایبەتی ڕکوع و سوجدە زۆر زۆر ئەساسن تێیدا بمێنینەوە ئەوە شکڵەکە بەشی دووهەمی ئەوەیە ئەو کاتێک کە نوێژێ دەکەی عولەما دەفەرمون ئەگەر بتەوێ خشوعت بۆ دروست بێ هەمیشە بیرت لەکن قیامەتێ بێ وا حساب کە کۆتا نوێژە دەیکەی پردی سراتت لە پێشە ئەو نوێژە دەبێتە هۆکاری پەڕینەوەکەت هەتا بیر زیاتر لە قیامەتێ بکەیەوە وان خشوعت لە نوێژێدا زۆرتر دەبێت ئیمانداری ڕاستەقینەش ئەو کەسانن کە لە کاتی نوێژەدا لە ناو نوێژەدا خشوعیان هەیە یعنی دڵیان ملکەچە بۆ فەرمانی خوای پەروەردگار و عەزەمەت و گەورەی خوای پەروەردگاریان لە مێشک و لە زیهنیاندایە الذینە ئیمانداران ئەو کەسانن کە هم فی صلاتهم ئەوان لە نوێژەکانیاندا خاشع یعنی ملکەچ و گوێڕایەڵ و فەرمان بەرداری خوای پەروەردگارن لە ناخ و دڵەوە ئەوە سیفەتی یەکەم سیفەتی دووهەمیان والذینە و ئەو کەسانن هم والذینە ئیمانداران ئەو کەسانن کە هم ئەوانەی ئیماندارن عن اللغوی لە قسەی بێسوود لە قسەی بێکەڵک معرضون پشت هەڵدەکەن جا لەغو طبعا ئەو قسانن کە دەیانکەی هیچ کەڵکێکیان نییە هیچ سوودێکیان نییە ئیمانداری ڕاستەقینە قسەی بێکەڵکیش ناکە چیزای ئەوەی بگاتە قسەی خراپ درۆکردن بوختانکردن غەیبەتکردن ئەوانە نەسیان لەسەرە طبعا ئەوانە نەکار لەغون ئەوانە کەبائرن ئەوانە گوناهی گەورن ئینسانی ئیماندار ئەوانەی تێپەڕاندووە هیچ ئەوانە ناکە
و هەر قسەیەکیش کە قازانجی دنیا یا قیامەتی نەبێ لە بەرژەوەندی دنیای نەبێ لە بەرژەوەندی قیامەتی نەبێ عادەتەن محاولە دەکا خۆی لێ بە دوور بگرێت چونکە ئینسان ئەگەر قسەی کرد فعلەن ئەگەر باشەی گوت و چاکەی زانی بەڵێ خێری دەگاتێ بەڵام ئەگەر چاکەت نەزانی و لە قسەکەت دڵنیان نەبی بێگومان بێدەنگ بی سەلامەتتر و پارێزراوتری والذینە ئیمانداران هم ئەو کەسانن کە عەنی اللەغوی لە قسەی پوچ و بێکەڵک و بێمەعنا جا لەغو طبعاً وەکو نوقتە بازی طبعاً گاڵتەکردن و ڕابواردن بە خەڵکی چیرۆک و حەکایەتی خوڕافیات گێڕانەوە و دروستکردن گوێگرتن لە گۆرانی و لە فلیم و هەتا خۆمەشغوڵکردن بە وەسائلە ئەلکترۆنیەکان ئەوانەی کە سوودیان نییە هەمویان لەغون ئینسانی ئیماندار هەتا بۆی بکرێت لەوانە خۆی بە دوور دەگرێت و بەشتی گەورەتر و گرنگتر خۆی سەرقاڵ دەکا والذین هم ئیماندارانی ڕاستەقینە ئەو کەسانن کە لە قسەی پوچ و بێکەڵک و بێسوود معرضون پشت هەڵدەکەن ئەوە سیفەتی دووهەم سیفەتی سێهەمیان والذینە ئیمانداران هم ئەو کەسانن لیزەکاتی لە زەکاتداندا فاعلون تەواو زەکاتەکەیان جێبەجێ دەکەن ئەو ماڵی کە خوا لەسەری واجب کردوون لە زەکات دان بە تەواوی و بەو شێوازە دەیدەن کە خوا لەسەری واجب کردوون پاشان کە زەکاتیش دەدەن دڵیان پێوە نییە چونکە هێندێک کەس هەیە زەکاتی دەدا لەوانەیە بەڕواڵەت واجبەکەی لەسەر لابسێ بەڵام لەوانە هیچ خێرێکی نەگاتێ کە زەکاتت دا و دڵت بە پارەکەیەوە بوو زەکاتت دا و پێدوا بوو زوڵمت لێکراوە زەکاتت دا پێدوا بوو ئەو فەقیرەی کە تۆ پارەکەت داوەتێ غەدری لێکردووی یان خستە وەک دەڵی ژێرباری منەت بەسەرداکردن و باسکردن و وەک دەڵی شکاندنەوەی کەسەکەی زەکاتەکەت داوە بەڵام هیچ خێرێکت دەست نەکەوتووە ئیمانداری ڕاستەقینە لە ڕەحابەت و خۆشی دڵەوە زەکات دەدا چۆن نوێژە دەکا لە نوێژەدا منەت بەسەر کەسدا دەکەی بێگومان نەخێر بۆ خۆت و کردووە عیبادەتێکە لە بینی خۆت و خوادا زەکاتیش عینەن ڕوکنێکی دیکەیە لە 5 ڕوکنەکان چۆن نوێژە دەکەی منەتی بەسەر کەسدا ناکەی بۆ خۆتی دەکەی ڕۆژووی دەگری بۆ خۆتی دەگری منەتی بەسەر کەسدا ناکەی کە زەکاتیشتدا دەبێت لە بەرامبەر ئەو کەسەی کە زەکاتەکەت پێداوە یەک زەڕە منەتکردن و ئەزیەتدان و وەک دەڵێ بە قەرزداری خۆت و بە منەتباری خۆتی نەزانی ئەو جار خوای گەورە و پێت وا بە عیبادەتێکت کردووە و توێشوکت بۆ قیامەتی خۆت بەڕێ کردووە ئەو جار خێرت گەیشتۆتێ والذینە ئیمانداران هم ئەوانن کە لیز زەکاتی بۆ زەکات فاعلون جێبەجێکارن زەکاتی ماڵەکانیان بە تەواوی و بە جوانی دەدەن ئەوە سیفەتی سێیەم سیفەتی چوارەمیان والذینە و ئیمانداران هم ئەوانن لفروجهم بۆ داوێنی خۆیان حافظون پارێزگارن داوێنی خۆیان دەپارێزن کە معلومە داوێن پاراستنها حەدیثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر دەفەرمێت هەر کەسێک زەمانەتی دوشتم بۆ بکەوایە ئەوەی کە لە نێوانی دوو شەوێلکەکانیدایە زمان لە خراپەیدا بەکاری مەهێنە داوێن لە ناشەرعی و حرامدا بەکاری مەهێنە پێغەمبەر دەفەرمێت زەمانەتی چوونە بەهەشتی بۆ دەکەم کە بەبێ گومانی گرتنیان زەحمەتە بەڵام دەشکرێ بەڕاستی هەموو کەس دەتوانێت بیکە ئەگەر بیەوێ جا داوێن پاراستن دووشتە بەشێکی ئەوەیە کە ئینسان داوێنی خۆی ئەو شوێنانەی کە نابێت کەسی نامەحرەم و ئەوانە بیبینن کە قەدەغەیە لێیان پیشانیان نادەی بەهۆی خۆتەوە تووشی تاوانیان ناکەی دووشی گوناهیان ناکەی چونکە تەنانەت جەستەی خۆ دەرخستنیش بانەکاتە دەرەجەی زیناکردن داوێن پیسیکردن جەستەی خۆ دەرخستن و خۆ عەرزکردن پیاو بێ ئافرەت بێ کە بەرامبەرەکەی تووشی تاوان کرد و تووشی خراپە کرد یعنی خۆی نەپاراستووە بۆ ئینسان واجبە لەسەری نەبێتە هۆکاری شەڕ هۆکاری خراپە بۆ خۆشی بۆ دەوروبەریشی والذینە ئیمانداران ئەو کەسانن لیفروجهم بۆ داوێنەکانی خۆیان حافظون پارێزکارن پارێزکاری لە داوێنی خۆیان دەکەن داوێنی خۆیان لە تاوان لە حرامدا لە گوناهدا بەکار ناهێنن خوای گەورە ناشفەرمێ بە یەکجاری چونکە غەریزەی جنسی وەکو خواردنێ وایە چۆن ئینسان ناتوانێت خواردنێ نەخوا معلومە ئەگەر کەسێک خواردنی حەڵاڵی دەست نەکەوت و برسی بوو چ دەکا بێگومان پەنا بۆ خواردنی حرام دەبا وایە تینوت بێ ئەگەر ئاوی خاوێنت دەست نەکەوت وایە خەڵک ئاوی پیسیش دەخواتەوە ها ئەگەر تینی بۆ هات
غەریزەی جنسیش ئەگەر لە ڕێگای حەڵاڵدا ڕێگای بۆ نەکرێتەوە و بەتاڵ نەکرێ بەبێ گومانی تەبەن هەموو کەس پارێزراو نابێ و ئەوانەی پارێزراویش دەبن تووشی زەحمەتی و ناڕەحەتیەکی زۆر زۆر دەبن بۆی خوای گەورە تەکلیفی مەحاڵ ناکە چۆن لە خواردنێدا هاگەر خوای گەورە لە سوڕەی نەحل باسمان کرد چەند خواردنێکی لێ حرام کردوین لە بەرامبەردا چەندانی بۆ حەڵال کردوون بۆی غەریزەکەت لەوێ تێرکەی لە مەسەلەی داوێنیشدا بە هەمان شێوە خوای گەورە چۆن پاراستنی لە بەرامبەر حرامەکاندا لەسەر واجب کردوین ڕێگاشی بۆ کردوینەوە ئەگەر لە حەڵالدا تێریکەین و حەدیثی صحیح پێغەمبەریشە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک لە ئێوە لەگەڵ هاوسەرەکەی خۆی طبعا غەریزەی خۆی تێرکە طبعا بەخێر بۆی دەنووسرێ ها سەحابە گوتیانەی پێغەمبەری خوا کەسەکە بۆ حەزی خۆی ئەوەی کردووە و خێریشی دەگاتێ فەرمووی بەڵێ چونکە ئەگەر لە خراپدا بەکاری بێنێ گوناهی بۆ دەنووسرێ کە لە حەڵاڵیشدا بەکاری هێنا خێری بۆ دەنووسرێ جاخوا دەفەرمێ والذین هم ئیماندارانی ڕاستەقینە ئەوانن لفروجهم داوێنی خۆیان حافظون دەپارێزن إلا على أزواجهم تەنها لە بەرامبەر هاوسەرەکانیاندا مکەلەف نین واجب نییە لە سەریان داوێنی خۆیان بپارێزن دەکرێت لە بەرامبەر هاوسەری خۆت ژن بۆ پیا و پیا و بۆ ژن جارە هەموو جەستە و لاشەی خۆی دەرخە ئاساییە و حەڵاڵە ئەوە یەک وەکو دەرخستن و پاشان تێرکردنی حەزەکەش و غەریزەکەش لەگەڵ حەڵاڵی خۆت و ڕێگا پێدراوی خۆتدا نەک گوناه نییە بە نیەتی خۆپاراستن و دوورکەوتنەوە لە گوناه طبعا خێریشت بۆ دەنووسرێ بۆ ژن هێنان و شوکردن پێغەمبەر دەفەرمێ نیوەی دینە و بۆچی نیوەی دینە چونکە بەهۆیەوە داوێنت دەپارێزرێت لە حرام ڕێگای حەڵاڵ دەکەیەوە بۆی تووشی حرامەکەی نەبی بۆیە طبعا نەک ڕێگە دراوە بەڵکو تێرکردنی غەریزە لە ڕێی حەڵاڵ یەکێکە لە خواپەرستیەکان و وەنیوەی دینیشە إلا على أزواجهم تەنها لە بەرامبەر هاوسەرەکانیاندا نەبێ ئەوە یەک ئەو ما مەلەکەت ئەیمانهم یا لە بەرامبەر ئەوانەدا نەبێت کە وەکو کەنیسە کەوتونەتە ژێر دەستیان جاران جگە لە ئافرەتی ئازاد کە خەڵک دەچوو داخوازی دەکرد وایە مارەی دەکرد مارەی دەدایە ماڵی بۆ دادەنا نەفەقەی دەکێشا ئافرەتیش طبعا کۆیلایەتی لە سەردەمی هاتنی ئیسلامدا ئەمری واقع بوو ئەمری واقع یعنی بە هەزاران کۆیلە هەبوو لە دوورگەی عەرەبیدا یعنی خوای گەورە کۆمەڵێکی یاسای دانان یەکەم بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو واقعی کە هەیە واقع کە هەبوو چاک بێ یا خراپ بێ حاکم و دەسەڵات دەبێ مامەڵەی لەگەڵدا بکە خوای گەورە یەکەم جار کۆمەڵێکی یاسای دانان بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کۆیلانە کە هەن پیاوەکان و ژنەکان و پاشان چەندان ڕێگای دانا خوای گەورە بۆ نەهێشتن و بنەبڕکردنی کۆیلایەتی جا ئەوانەی کە بە کۆیلە لەکن کەسێکی بوون بەکڕین کەسەکە کڕیونی حاڵێن بۆشی حەڵاڵ بووە تەمەن مامەڵەی ممارەسەی جنسیان لەگەڵ دابکات و ڕێگە پێدراویش بووە جا ئەوانەی کە کۆیلە بوون بەشێکیان پێشتر شەڕی موسڵمان و کافران نەبوو بە ڕێگای کڕین و فرۆشتنیان پێکراوە و مەیدان هەبووە پێش ئیسلام طبعا هەر وەکو چۆن دوور لە طبعا مەقامی ئینسانیەت وەکو چۆن مەیدانی ئاژەڵوشتی هەیە خەڵک بە ناویان کەوتووە دەستی لەم لیداون لەو لای بزانە بە کەڵکی دەیە بە کەڵکی ناجا هەندێک بۆ ئیشکردن بەکاریان هێناون و جاری واش هەبووە ممارەسەی جنسیشیان لەگەڵدا کراوە و حەڵاڵش بووە طبعا یان لەو ڕێگایەوە یان لە ڕێگای شەڕ و شۆڕەکان کە کراون هەر کەسێک دیلی بەرامبەرەکەی کەوت پێتە دەستێ بە کۆیلە کراوە وەکو گوتم بەڵام ئیسلام هات یەکەم جار وەکو ئەمری واقع مامەڵەی لەگەڵدا کرد بەڵام دواتر چەندان ڕێگای دانا سوێندی دەخۆی کەفارەتەکەی ئازادکردنی کۆیلەیە ئەوەی قەتڵی دەکا ئەوەی زیهاری دەکا ئەوەی کە کۆمەڵێک گوناه هەنە کەفارەتەکەیان بریتیە لە ئازادکردنی وەفعلەنیش مسلمانان دەستیان بە بنەبڕکردن دیاردەکەی کردو هەر لە سەردەمی دەسەڵاتی ئیسلامیدا کۆیلایەتی بنەبڕ کراوە ئێستاش هەندێک کەسی مولحید ئیسلام بەداهێنەری کۆیلایەتی بەڵام زوڵمێکی گەورەیە و نەزانینێکی زۆر گەورەشە بەرامبەر بە ئیسلام تاکە سەروەریەک کە مرۆڤ وەکو مرۆڤایەتی دەبێت شانازی پێوە بکات لە هەموو سەروەریەکان
گەورەتر ئەوەی کە مرۆڤی لە کۆیلایەتی ڕزگار کردووە هەموو خەڵکی وەکو یەک کردوتە عەبدی خوای و کۆیلەی ئینسانی بۆ ئینسانی نەهێشتووە. ئیسلام کۆیلایەتی بنەبڕ کردو نەیهێشت و ناشی هێنێتەوە جارێکی دیکە ها خۆ ئێستا لەو جەنگی یعنی غەزە و جوولەکەکاندا ئافرەتیان کەوتونەتە ژێردەستی وایە وەگو ڕێگە پێدانیش ها ئەگەر مێژووی پێشتر دووبارەکردنەوە ئافرەتەکانیان بۆ مسلمانەکان حەڵاڵن چونکە هیچ گومانێک لە کافرەتیاندا نییە پاشان متعەدی و دەستدرێژی کارن بەڵام مسلمانان جارێکی دیکە ئەوەی ناهێننەوە ناو مرۆڤایەتی و ئیسلام هاتووە تا ئەوەی نەهێڵێ بەڵام کاتی خۆی کە مامەڵەی لەگەڵ کردوون ئەمری واقع بوو ئەگەر خوای گەورە مامەڵەی لەگەڵ نەکردبانە سەدان کەس لە برسان دەبرد ئەو کاتە ئەگەر وە سەدان کەس بێلانە و وە کۆیلایەتیش هەر بەردەوام دەبوو بەڵام ئیسلام مامەڵەیەکی معتەدیلانەی لەگەڵ کردن دواتریش بنەبڕی کرد جا ئەوانە ئەو دوشتانە هاوسەر پاشان ئەو مامەلەکەت ئەوانەی وەکو مڵک وەکو کۆیلە دەکەونە ژێردەستان فەئینەهم بێگومان ئەوانەی کە ئیماندارن غەیڕ مەلومین یعنی لەسەر جێبەجێکردنی ئارەزوەکانیان لەگەڵ ئەوانەدا لۆمە و سەرزەنشت ناکرێن نەک لۆمە و سەرزەنشت ناکرێن وەکو گوتم ئەگەر کەسەکە بەنیەتی داوێن پاراستن لە حەرام غەریزەی خۆی لە بەرامبەر ئەوانەدا تێرکە بەبێ گومانی خێریشی دەگاتێ و بە عیبادەتش بۆی حساب دەکرێت إلا على ئەنجا ئەو ئاتەی دیکەش فەمەنی بتەغا یعنی هەر کەسێک داوا بکە داوای جێبەجێکردنی ئارەزوەکانی کە وەڕاء ذلكە وەڕاء طبعا لە زمانی عربی و لە قورئانەدا بە کۆمەڵێک معنا بەکار هاتووە وەڕاء ئەسڵی یعنی لای پشتەوە ئەمام وەڕاء ئەمام یعنی پێشەوە وەڕاء یعنی پشتەوە بەڵام لێرە بە معنای پشتەوە نایە وەڕاء یعنی بە معنای غەیر هاتووە یعنی جگە طبعا بە معنای دوایی دێ بە معنای پێشەوە دێ بەڵام لێرە نا فەمەنی بتەغا هەر کەسێک داوا بکە ئارەزوەکانی خۆی جێبەجێکا وەڕاء ذلكە بە جیاواز بە جگە لەوانە فەئولائیکە ئەو کەسانە هم بەبێ گومانی ئەلعادون لە سنوور بەزێنەکان حساب دەکرێت ئەو ئاەتانە هەمویان تێکەڵکێشی یەکترین یەک سیفەتە غەریزەی جنسی غەریزەیەکی بەهێزە بە قووەتە بۆی خوای گەورە ئەو هەموو تەفاسیلەی داوەتێ والذین هم لفروجهم حافظون ئیماندارانی ڕاستەقینە ئەو کەسانن کە داوێنی خۆیان دەپارێزن إلا على ئەزواجهم تەنها لە بەرامبەر هاوسەرەکانیاندا دەتوانن نەیپارێزن ئەو ما مەلەکەت ئەیمانهم یان لە بەرامبەر ئەوانەی کە وەکو کەنیسەک کەوتونەتە ژێردەستیان فإنهم بێگومان ئەوان ئیمانداران لەسەر تێرکردنی غەریزەی جنسی لە بەرامبەر خێزانیان و لە بەرامبەر کەنیسەکەکانیان غەیڕ مەلومین سەرزەنشت و لۆمە ناکرێن فەمەنی بتەغا هەر کەسێک داوا بکات یا حەزی هەبێ مەیلی هەبێ غەریزەی خۆی تێرکە وەڕاء ذلكە بەجگە لە حەڵاڵی خۆت کە کۆیلە نەماون ئێستا معلومە وایە نە ئافرەت تەوان مێردی کۆیلەی دەست دەکەوێت جا کاتی خۆی وەکو چۆن ئافرەتی کۆیلە هەبووە پیاوی کۆیلەش هەبوون ئافرەتی ئازادیش لە هەندێک حاڵەتدا طبعا ئەگەر پیاوی ئازادی دەست نەکەوت پێ توانیوێتی شوو بە کۆیلەیەکی بکە بە هەمان شێوەش پیاوی کە ئافرەتی ئازادی پێ نەهێنرا بێ زۆر جار وەکو مارەکردن کۆیلەیەکی مارە کردووە بەڵام ئێستا بەس هاوسەر ماوە ڕێگای حەڵاڵ ژن بۆ پیاوی پیاو بۆ ژنی هەر کەسێک داوای تێرکردنی ئارەزوەکانی بکە وەڕاء ذلكە بەجگە لە هاوسەری فەئولائیکە ئەو کەسانە هم العادون بەبێ گومانی لە سنوور بەزێنانەنجا عولەما ئەو ئاەتەی دەکەنە بەڵگە لەسەر حرامەتی بەکارهێنانی هەر وەسائیلێک ببێتە هۆکاری دابەزاندن و تێرکردنی غەریزەی جنسی جگە لە هاوسەر ئەوەی کە پێی دەگوترێ هاوڕەگەز بازی ئافرەت لەگەڵ ئافرەتی پیاو لەگەڵ پیاوی یا ئافرەت و پیاو لەگەڵ ئاژەڵ و حەیوانات و ماڵاتەکان کە ئەوانە لە کەبائیر و گوناهە گەورەکانن تەنانەت ئەوەی کە پێی دەگوترێ خۆی نهێنی وەک دەڵێ ئەوەی کە بەدەستی یان بە وەسائیلێکی دیکە غەریزەی جنسی خۆی دادەبەزێنێ عولەما ئەو ئاەتەی دەکەنە بەڵگە لەسەر حرامەتی هەموو ئەوانە تێرکردنی غەریزەی جنسی تێرکردن و دابەزاندنی غەریزەی جنسی بە هەر وەسیلەیەک جگە لە حەڵاڵی خۆت کە حەڵاڵی خۆش ئەوەیە کە معلومە ئەوەی کە بەمارەکراوی
ئافرەتێک دەبێتەوە پیاوێکی یا پیاوێک دەبێتەوە ئافرەتێکی جگە لەوانە طبعا هیچ طریقە و ڕێگایەکی دیکەی حەڵاڵ نین بۆ تێرکردن و گەیشتن بە حەز و غەریزەی جنسی. ئەوە صفەتێکی دیکە. صفەتی پێنجەم والذین و ئیمانداران هم ئەو کەسانن لئەماناتهم بۆ ڕاستپاردەکانیان ئەوانەی پێیان دەسپێردرێت وعهدهم و ئەو پەیمانانەی کە لەگەڵیان دەبەسترێ ڕاعون چاودێری دەکەن و جێبەجێ دەکەن. ئەمانەتێکت لە کندان درراوە جا ئەمانەتەکە پارە بێت یان ئەمانەتی هەتا دینداری بێ خوای گەورە ئەمانەتی دینداری بە ئینسان سپاردووە و ئینسان قبوڵی بووە یا قبوڵی نەبووە قبوڵی بووە کاتی خۆی خوای گەورە ئەمانەتی دینداری خستۆتە سەر ئاسمانەکان و زەوی و شاخەکان وەریان نەگرتووە بەڵام مرۆڤ تەمان ئەمانەتەکەی قبوڵ بووە. ئەوە ئەمانەتە تەمان کەسێک ماڵێکت لە کندادنێ ئەمانەتە قسەیەکت تەنانەت پێدەسپێرێ ئەمانەتە نامەیەکت بۆ دەنێرێ بە تایبەتی ئێستا ئەمانەتە کەسەکە لەکن خۆی لەوانەیە بە شێوازێک لەگەڵ تۆ قسە بکە ئاگای لێ نییە جاری وایە موبایلەکەی بۆ دادنێ دەنگەکەی ڕکۆردەکەی ڕسمەکەی دەگری ئاگای لێ نیە لی بڵاو دەکەی ئەوانە نەپاراستنی ئەمانەتن و یەکێکن لە تاوان و لە گوناها گەورەکان دەبێت ئاگامان لی بێ. ئینسانی ئیماندار ئەگەر قسێک کەسێک بەس دەنگی نزم کردەوە لە کاتی قسە لەگەڵکردن دایانی پێی خۆش بەرامبەرەکە گوێی لێبێ قسەکە دەبێتە ئەمانەت باوەژ نەڵێ ئەدی ئەوەکانی دیکە بە بێگومانی والذینە ئیماندارانی ڕاستەقینە ئەو کەسانن کە ئەمانەتەکانیان ئەوانەی پێیان دەسپێردرێت و لە کنیاندا دەندرێ وعهدهم و ئەو بەڵێنانەشی کە دەیدەن ڕاعون یعنی چاودێری دەکەن و دەیبەنە سەرێ و جێبەجێ دەکەن. صفەتێکی دیکەی ئیمانداران والذین ئەو کەسا ئیمانداران هم ئەو کەسانن على صلواتهم لەسەر نوێژەکانیان یحافظون پارێزگاری دەکەن. ئاجا هەیە دەڵێ ئاەتەکە دووبارەیە بۆ سەرەتا خوای گەورە باسی نوێژی کرد و جارێکی کە باسی نوێژە دەکاتەوە کە لە ڕاستیدا ئەگەر لە معناکەی وردبینەوە هیچ دووبارەکردنەوەیەکی تێدا نییە. سەرەتا خوای گەورە باسی شێوازی نوێژەکەی دەکات. شێوازی نوێژەکەی کە نوێژت کرد یعنی دڵت بە ئاگای لە نوێژەکەی بێت بە دڵەوە نوێژەکەی بکە با دڵت لەگەڵ خوادا پەیوەست بێت و بەشتی دیکەوە مەشغوڵ مەبە. بەڵام ئەو ئاەتەی نۆهەمە باسی ئەوەی دەکات نوێژەکانت مەچوێنە نوێژەکانت لە کاتی خۆیدا بکە کە معلومە کە دەپرسن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاکترین کردەوە چییە دەفەرمێت الصلاة على وقتها نوێژ لە کاتی خۆیدا جا بڵێ هەموو نوێژێک تەمان سەرەتایەکی هەیە بۆ بوون وایە ئێستا نوێژی عەسرە چەند دقەیەکە بووە وایە تەمان تاکەی دەمێنێ تا مەغریبێ دەمێنێت. بۆیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە کامیانە ئەوەیە کە زوو دەرفەت و مەجال دەکاتەوە نوێژەکەی دەکا یان دەڵێ جارە زۆری ماوە نزیکی دەکاتەوە لە مەغریبێ بەبێ گومانی تەمان زوو بیکە چونکە هیچ زەمانەتێکت نییە ئەتۆ پێش مەغریبێ هەر کامێک لێمە ئێستا بانگی داوە ئێستا بمرین نوێژی عەسرمان لەسەر یا لەسەر نییە بێگومان لەسەرمانە لەسەرتە نەت واجبێکت نەکردووە ینی بەکەم کە نوعێک لە کەم تەرخەمی تێدایە و ئیلا واجبەکانی کە شەروانە ئەوەی حەجی ناکە بەنمونە دەڵە حەزم پێڕا ناگیرێ و جا با تۆزە گەورە بم و بە ساڵدا بچم و تەوان ئەدیگە نەگەیشتێ پارەی هەیە دەتوانێت بەڵام ناسێ بێگومان واجبەکەی لەسەر لا نەچووە ڕۆژوو هەروە هەموو عیبادەتەکان وەرحاصل ئینسانی نوێش بە تایبەتی لە کاتی خۆتدا بیکە و ئەوە هیچ نابێ بچوێنی ئینسانی ئیماندار و هەتا بشکرێ لە کاتی خۆی دابیکەی چاکترە. والذین ئیمانداران هم ئەو کەسانن على صلواتهم لەسەر نوێژەکانیان یحافظون پارێزگاری دەکەن و نوێژەکانیان هەم دەکەن و هەم لە کاتی خۆیدا و لە وەختی خۆیدا ئەنجامی دەدەن. خوا دەفەرمێ ئولائیکە ئەوانەی ئەو سیفەتانەیان تێدانە ئەو شەش حەوت سیفەتانەیان لە خۆدا هێناونەتە جێ خوا دەفەرمێ هم هەر ئەوان بەبێ گومانی الوارثون دەبنە میراتگر بەڵام چیان بۆت بەجێ دەمێنێ وەکۆینە ببیە میراتگری بابت وەک دەڵێ تەنها عەرزێک خانوێک کۆمەڵێک پارەت بۆ بەجێ بمێنێ نا میراتەکە زۆر لەوەی بەقیمەتتر و بەنرخترە. الذینە خوا دەفەرمێ ئولائیکە ئەو کەسانە ئەوەی ئەو سیفەتانەیان تێدایە هم بەبێ گومانی الوارثون دەبنە میراتگری کوێ الذینە ئەو کەسانە یەریثونە بە میرات دەگرن بە میرات بۆیان بەجێ دەمێنێ الفردەوسە فردەوس شوێیە بەرزترین شوێنی بەهەشتە و ناوەڕاستەکەشێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیذا سەئەلتم الله
فاسألوه الفردوس أجر دعوي بهشتان كر دعوي شو بكن فردوس ماله بر لاقيكم سيت أودي بس هرنس منا أجري بس نا كدعوي بهشت كر بو خواي جورا بس آخر كس بتخاطب بهشتوية كم كس بتبعت بهشتي بو خواي شيء تناسي رحمة خوا زور جوريا بو كدعوي بهشت كر دعوي فردوس كن پیغمبر فرمي صلى الله عليه وسلم فإنه أوسط الجنة ناوراسي بهشتا أويك ناوراستكيتي أو جار وأعلى الجنة برستريني شيتي أو جار ومنه تفجر أنهار الجنة هرتي غباري بهشتا شيء لفردوس وسرچاويان قرتو يعني تو أجر لفردوس بي لسرچاوكي آوي دخوه بس كلا پلكاني دي كبي بود دبن بود تيكال دكن دبي بجوغكان دابيت أخواري كبي بيقماني أويش هر نعملام وكو أويني ببي قماني بوي أوي أو صفتاني تيدا بي وإنسان ضمانتي أوي بكال لخوي بين تجي دتواني سوين بخوا لسر خوي كده سيتوي چونك خوا واي قوت وقصي إيمن يا أولئك هم الوارثون خوا فرمي أوانا ببي قماني دبنا ميراد قر دبنا ميراد قر شيء طبعا حديثي ديسان صحيح مان هيك همو كسيك ها تن بشر هنا مروف وتن جنوك هيا هرتي مروف وجنوك هيا لبهشت شويني هيا بو دروس كراوا وايا طبعا لنا بهشت جداد سند دريتي حديث مان هيا بهيز بفكر دويا بلام اگر آخر كسكي ورقرين بنمونا كوتا كس كدسيتا ها بهشتي بيغمر فرمي بقدر دنياو دا اواندا ها كاتك او كدور دريجه بس او كسكه بيدا قتري او بقد دنياو دا اواندم بيداي دل اخويا قالتم بيدكي يعني تصورناك بلام بيدا فرمون برو جاء آخر كسكي بنمونا ورقرا وچند كس هي إنسان جنوكا مسلمان كافر هر هموي لناو بهشت دا شويني بو دروس كراوا ولناو جهنمش دا شويني بو دروس كراوا بوي إنسان كچاكيك دكا وكو چي وای رك تشبيه كو گوي وای بلوكيك لسر ديواركي خود داني لناو بهشته كخرابيك دكي بعكس هو گوي وای لسر كوشككي ناو جهنم ديواركي داني اوي بهشته بروخيني جا دو قصه هي هندق لمفسرين دفرمون كإيمان داران دسنا بهشته طبعا كافر كان وخلقي زوريني خلقي نايته بهشته وأكثرهم للحق كارهون زوريني خلقي بباورة زوريني خلقي لسر نحقه لسر راستي استاشو هم سردميجي بقرا زوريني لقل خرابي دايا او شويني زوريني ددري بچه ددري بو إيمان دار خواناساني كبو خوايا قلابونو بويا كده فرمون أولئك هم الوارثون إيمان داران دبنا ميراد قري كافر كان يعني اوي كا دان دراوة بو إنسان كان بلام كافر درچو نهاتو ندباشته جيغا كان يان شوينه كان يان دابش ذكره بسر إيمان داره راستقين كانوا إيمان داره شاكا كان دا أدي أوي دوزة خيتيان لذكره أويان طبعا لقل عدالة إخواي برورد أويش هندق رأي هندلن شون بهش توزيع ذكره أوي جهنمش كدروس كراوة بلام كسك إيمان داره ونشوى ددري بكسي شدي كي كافر بلام أو بوسونيان زور لقل عدالة إخواي قنزاونية رأي ديكا كدفرمون أو لجهنم دا شوينة زيادة كان دارو خيندرين كز ناخرتا وقدل شويني كسي شديكا بلام لناو بهشتدا ناخواي قورا شويني كافر كان دا بإيمان داران جا كده دفرمي أوانا دبنا ميراد قر يعني جيغاو شويني أو كساني بو كسا كافر كان دروس كراو بلام نهاتون خواي قورا بسر أو إيمان داران دا بشدكا كأو صفتانيان تيدا خواب نسيمانكا أولئك أوانا هم الوارثون ببي قماني لميراد قرانن الذين أو كسانا يرثون بميرات دقرن بميرات بويان بزيد من الفردوس فردوس كقطمان يعني ناوراستي بهشتو برسترين شويني بهشتو سرچاوي همو رباركان هم فيها خالدون اوان بوها تاهتايو بهمشيش لناو او فردوسو بهشتا دادا منوا وإمام أحمد حديث يجي هيك لعبد الله كرع عمر وبمان دجرته ده فرمت پیغمبر صلى الله عليه وسلم كاتك وحي بودها تخواره دنگك لسينگي دهاد وكو دنگي گزي ميشه هنجوينا زاد فرمت روجك لاي پیغمبر بوين صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم برو قبل دانشتبو او دنگي لسينگي هاتو دستكاني برس كرنوا او دعاء كر فرمي اللهم زدنا ولا تنقصنا يعني خواه زياد مانك كم مان مكا يعني ايمان مان زياد كو كمي مكا واكرمنا ولا تهنا خواه رز مان لي بقرو
يعني زبون من مكة وأعطنا ولا تحرمنا خوا بيمان ببخشو لمن مقروا وآثرنا ولا تؤثر علينا خوا إما هل بجيرة بسر خلقي دا وخلقي بسر إما دا هل ما بجيرة وأرضنا وارض عنا خوا لمن راضي ورازش مانك لمن راضي لكرده وكان وشوينكش مان بيبدل لبهشتك إما لي راضي بن جاد فرمدواي أو دعاء پیغمبر فرموي صلى الله عليه وسلم لقد أنزل علي 10 آيات فرموي دعاة بسر دهات نخوار استا من أقامهن هر كسيك أو دعاتي جبجكا أو دعاتي استا تفسير مان كردن دفرمت دخل الجنة دسيت باشت ثم قرأ زاد فرمي أو آياتي خويندو قد أفلح المؤمنون حتى جيشتا أو استا أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون أو جار لبشري كذا أخوة فرمت ولقد خلقنا الإنسان سوين بخوا وببي قماني إيما درست مان كردوه هرچي آدمي ذات هي التي من سلالة لبختي من طين قريكي قر بختو بالافتي قر كما بستي لإنسان يعني بابه قوري إنسان كما بستي آدم طبعا كهمان لويو دروس بوين وبيك هاتي جستي إيه هر كامێکیش لە ئێمە ئێستا هەر طبعا ئەگەر وەک دەڵێ بگەڕێندرێتەوە دەبێتەوە بەگڵ و بەخۆڵ جا خوای گەورە باسی شێوازی دروستبوونەکەمان بۆ دەکا بۆی دواتر ئیمان بە زیندووبوونەوەی بێنین وەلەقەد خەلەقنا الئینسانە سوێن بەخوا ببێ گومانی دروستمان کردووە ئێمە مرۆڤ یعنی ڕەگەزی ئینسان یا بابە گەورەی ئینسان یان ئینسانیەت لەسی یەکەم جار من سولالەتین یعنی لە پوختەی قوڕ و گڵێکی پاڵافتەکرا و صاف ثم پاشان زاوزێکردن و زیادبوونەکە بۆ هۆی چێوەیە یەکەم جار ئادەم کە دروست کراوە معلومە لە یعنی لە قوڕ بەڵام پوختەکەی سافەکەی وەک دەڵێ پێی دەڵێن چی ینی ئەوەی هیچ زیادە ئەوەیەکی پێوە نەبووە لەوەی دروست کراوە ثم پاشان جعلناه جێڕامان شێوازی زیادبوونەکەی شێوازی وەچەنانەوەی لە ڕێیسیەوە نوتفە لە ڕێگای دڵۆپە ئاوێک کە فی قەرارین کە جێگیر دەکرێت مەکین لە شوێنێکی زۆر قایم کە مەبەستی ڕەحەمی ئافرەتە ثم پاشان جعلناه یعنی جێڕامان شێوازی نانەوەی وەچە بۆ ئینسانیەت و مرۆڤایەتی بە نوتفە کە نوتفەکەش طبعا هەر لەو ڕووەکانە دروست دەبێت کە لە گڵ دێنە دەرێ و لە گڵ دروست بوون پاشان جێڕامان زیادبوون و وەچەنانەوەی مرۆڤایەتی لە دڵۆپە ئاوێک کە فی قەرار دادەندرێت لە شوێنێک جێگیر دەکرێت کە مەکین کە زۆر قایم و پتەوە کە ڕەحەمی دایکە و ڕەحەمی ئافرەتە ثم پاشان نوتفەکە چی لێدێ طبعا جارێکەش باسمان کردووە ها نوتفە ئەو ئاوەی کە پیا و ئافرەت دایدەنێ طبعا لە ئی پیاوی یەک خەلیەی گچکە بە ئەندازەیەک کە دەڵێن ئەگەر 1000 ئەوەندەی خۆی گەورەی کەی بە میکرۆسکۆپ ئەو جار چاو هەستی پێ دەکا شتێکی ئەوەندە بچووک هەموو نوتفەیەک کە پیا و دایدەنێ بە هەزاران تەمەن ڕوح لەبەری تێدایە لەو هەزارانە خوا یەک دانەی هەڵدەبژێرێ کە خۆی دەیەوێ نێرە مێە گەورەیە گچکەیە لەگەڵ هێلکە دانەکەی کە بەڕەحەمی ئافرەتەوە هەڵوەستراوە دەیانگەێنێ بە یەکتری و لەو شوێنە قایمە دایدەنێ ئەو شتە بچووکە چی لێدێ ثم خەلەقنا النوتفە پاشان دروست دەکەین دەیجێڕین ئەو نوتفەیە بە عەلەقە بە پارچە خوێن پاشان لەو دڵۆپە ئاوە دروست دەکەین ئەو دڵۆپە ئاوە گەشە دەکا گەورە دەبێتە چێ دەبێتە عەلەقە یعنی پارچە خوێنێک بەڵام بە شوێ هەڵواسراوە بە ڕەحەمی ئافرەتەوە ئەو جار فەخەلەقنا دروست دەکەین العەلەقەتە لەو پارچە خوێنە ئەو پارچە خوێنە دەگۆڕین بەچی دوای فترەیەک بە مضغە بە پارچە گۆشتێک کە هێندە بچووکە مضغە یعنی ئەو شتەی دەجوێندرێ یعنی دەتوانی بی خێنا و دەمت و بیجووی هێندە بچووکە دەبێتە پارچە خوێنێکی ئاوە ئەو جار فەخەلەقنا دروست دەکەین المضغەتە لەو پارچە خوێنە ئەو پارچە خوێنە دەجێڕین بە عیڵام بە ئێسقان هەڕێک ئەو خوێنە بۆتە گۆشت ئەو جار گۆشتەکە دەبێتە ئێسقان ئەو جار طبعا کە بوو بە ئێسقان هەیکەلی ئینسانی
هەیکەلی ئینسانی شێوەی ئینسانی شوێنە ڕئیسیەکانی ئینسانی لێ دروست دەکرێن ئەو جارخوا دەفەرمێ فەکەسەونە العیظامە بەبەر ئێسقانەکانی دادەکەین لەسەر ئێسقانەکان دروستی دەکەین لەحمە گۆشت گۆشتی یەکەم نا گۆشتی یەکەم بۆ بە ئێسقان ئەوەی کە لە خوێنەکەی دروست بووە ئەو گۆشتە کە ئەو ئێسقەی کە لە گۆشتەکەی دروست بووە گۆشتێکی دیکەی بەبەردا دەکرێت ثم ئەنشأناه پاشان دروستی دەکەین و دەیگێڕین بە خەلقا آخر بە دروستکراوێکی دیکە کە ئەوە دوای 4 مانگەکەی و ڕوحی بەبەردا دەکرێت و دەبێتە مرۆڤ ئەو کاتی جاخوا دەفەرمێ فتەبارەک الله پاک و بێگەردی بۆ خوا کە ئەحسن الخالقین باشترین دروستکەرە جا ئەواتە بۆ خۆی گەورەترین بەڵگەیە بۆ مولحیدەکان کە ئینکاری ڕاستیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا قورئان دەکەن لەو سەردەمیدا نەک پێغەمبەر کە نەخوێندەوار بوو هیچ حەکیم و طەبیبێکی ئەو کاتیش تەبەن نەیدەزانی ئینسان لە ناو ڕەحەمی دایکیدا چ گۆڕانکاریی بەسەردا دێت چونکە هیچ کامێک لەو فەحس و فحوسات و تەرتیباتانێک کە ئێستا هەنا ئەو کاتی نەبوون پێغەمبەرێک لەو سەردەمی وەک دەڵێ نەفامی و نەزانینەیدا شتێکی گوتبێت کە دوای 1000 و ئەوەندە ساڵە دەقا و دەق و ڕێک 100% لەگەڵ عیلم و زانستدا بێتەوە گەورەترین بەڵگەیە لەسەر ڕاستیەتی ئەو دینە کە حقیقەتەکانی ئەو دینە هەمویان ئاوان ثم خلقنا النطفة پاشان گەر سەیری ئەو ئاەتەی کەینەوە ثم جارێ هەلایەتی سێزدەڕا ثم جعلناه پاشان دەیگێڕین شێوازی زۆربوونی ئینسانەکان بە نوتفە بە دڵۆپەیەک ئاو فی قەرار دادەندرێت لە شوێنێک یعنی جێگیر دەکرێت لە شوێنێکی مەکین پتە ثم پاشان خەلقنا دروستی دەکەین و دەیگێڕین النوتفەتە ئەو دڵۆپەیە بەچی دەیگێڕین بە عەلەقە بە خوێن فخلقنا العلقة پاشان دەیگێڕین خوێنە هەڵواسراوەکە بە مضغە بە پارچە گۆشت فخلقنا المضغة پاشان دەیگێڕین و دروستی دەکەین لە پارچە گۆشتەکە عظاما ئێسقان گۆشتەکەی دەکەین بە ئێسقان ئەوجار فەکەسەونە العظامە لەحمە بەبەر ئێسقانەکانیدا دەکەین گۆشت ثم ئەنشأناه پاشان ئەو ئینسانە کە وەک دەڵێ هەیکەلەکەی دروست بۆ بەڵام ڕوحی لەبەردانیە ئەنشأناه دروستی دەکەین سەر لە نوێ بە خەلقا آخر بە دروستکراوێکی تازە و بە دروستکراوێکی دیکە جیاواز لەوەی پێشتر ڕوحی لەبەر نەبوو خوای گەورە ئەو گۆڕانکاریەی بەسەرداهێنان ئێستا ڕوحی بەبەردا دەکرێت و کە ڕوحیشی بەبەردا دەکرێت معلومە هەموو شتەکانی لەگەڵ دەنووسرێن فتەبارەک الله پاکی و بێگەردی و بێعیبی بۆ خوا کە ئەحسن الخالقین چاکترین دروستکەرە جا تا ئێرە کەس ئینکاری ناکە ئێستا تا ئێرە هەموو کەس ئیمانی پێێتی تا ئێرە مسلمان و کافر چاک و خراپ ئیعترافی پێ دەکا بەڵام خوا دەفەرمێ ثم پاشان یعنی کە هاتە دنیایە و لە دنیاشدا کاتەکەی خۆی بەڕێ کرد ئینەکوم بەبێ گومانی ئێوە بعد ذلك دوای ئەوە لەمەیتون بە دڵنیاییەوە دەمرن ئەوەش هەموو کەس قەناعەتی پێیتی وایە پاشان کە هاتە دنیای طبعا ثم بۆ یعنی دوای ئەوەی کە ڕوحی بەبەردا دەکرێت و طبعا دوای ڕوح بەبەرداکردنەکەش 5 مانگی دیکە دەمێنێتەوە وایە ئەو 5 مانگەشی کە بەڕێکردن دێتە دنیای بەڵام هەر وەکویەکە ئەو چونکە ڕوحی لە 4 مانگیرە مرۆڤ بەس حەجم و عەقڵ و شتی گەورە دەبێت دەنا لەو کاتەیەوە ڕوحی بەبەرداکراوە مرۆڤێکی تەواوە هەتا ئەو کاتەی دەمرێت ثم پاشان ئینەکم ئێوە بعد ذلك دوای ئەوە لەمەیتون بە دڵنیاییەوە دەمرن ثم پاشان ئینەکم بەبێ گومانی ئێوە ئەوە ئینکاری دەکەن یەوم القیامەتی لە ڕۆژی دوایشدا تبعثون زیندوو دەکرێنەوە ثم پاشان ئینەکم بەبێ گومانی ئێوە یەوم القیامەتی لە ڕۆژی دوایشدا تبعثون زیندوو دەکرێنەوە ئەو جار ئەگەر کەسێک بڵێ خۆ نەمدیوە کەس زیندوو بێتەوە چۆن ئیمان بە زیندوو بوونەوەی بێنم ئەوە دیتومە مرۆڤ دروست دەبێ وایە دەبینم طبعا کە تەمەنی تەواو بوو دەمرێت و دەیبینە قەبرستان و بەڵام نەمدیوە ڕۆژێک کەسێک لە قەبرستانی بێتە دەرێ باسی قیامەتیم بۆ بکە خوای گەورە بۆ قەناعەتکردنیش بەوان بۆ ئەوانەی کە ئیلحاد و بێدینی دەکەن و ئینکاری غەیبیات دەکەن کۆمەڵێک بەڵگەی بەرجەستە دێنێتەوە بەرچاو دێنێتەوە بۆی نەتوانن ئینکاری بکەن خوا دەفەرمێ وەلەقەد خەلەقنا سوێن بەخوا و بەبێ گومانی چۆن مرۆڤمان دروست کرد ئاواش دروستمان کردووە بەسەر سەرتانەوە 7 طرائق 7 طبقەی ئاسمان 7 طبقەی ئاسمان 7 چینی ئاسمان کە لەسەر یەکن کە حوتەکەشمان نەدی بێ خۆ لە حوتان ئێمە یەک دانەمان دیوە یەک ئاسمانی کە لەسەر سەرتە وەرە تەنها بێت لە ئەستێرەکانی و لە گەورەکەی و شێوازی ڕاوەستانەکەی و بەڕێوەبردنەکەی بکەوە
بەراوردی کە لەگەڵ دروستبوونی ئینسان و دروستکردنەوەی ئینسان کامیان ئەگەر بە زەحمەتی هەبێ و قورسی هەبێ بە زەحمەتترە خوایەک بتوانێت ئاسمانەکان بەو هەموو مەلاین ئەستێرە گەورانەوە دروستکا و لەسەر سەری تۆ ڕایگری بەبێ هیچ کۆڵەکەیەک دەسەڵاتی هەبێ چۆن دەسەڵاتی نێت یا من زیندوو کاتەوە وەلەقەد خەلەقنا سوێن بەخوا ئێمە دروستمان کردووە بەسەر سەرتانەوە سەبع حەوت ئاسمان طەرائق بە طەبەقە و چین لەسەر یەک وما كنا وإيمش عن الخلق لدرسكراوكاني خومان غافلين قد بأغانا بين وما كنا إيما حتكات لدرسكراوكاني خومان نكهر لأسمان لزوي لإنسان لجنوكا هرتي مخلوق درسكراوي إيمايا بو سركو ثانية خواهي پروردگار لي بأغانية و إنسان إيماندار لو دا گرفتي نية طبعا ككس مخلوقك هناسيكي بهالنا كيشري ببي خواو ببي اوي خواي گەورە ئاگای لێبێ صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.